بەڵێ بێگومان ئەمڕۆ یادی خاتر دانیال میتەران بوو کە ئێمە وەکو هەڵەبجێیەکان ئەرکی سەرشانمانەوە بە شانازیشەوە یادی ئەو ژنە تێکۆشەرە ئەکەینەوە هەموو لایەک ئەزانن کە هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی کوردیەوە ئەو یەکەم کەس بوو کە هاتە هەرێمی کوردستان و هاتە ناو پارێزگای هەڵەبجە هاوخەمی خۆی دەربڕی بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە خۆشتان نەزان کە ئێستا پەیکەرێکی هەیە لە سەرۆکایەتی شارەوانی ئێمەش بۆ یادکردنەوەی ئەمڕۆ تاجەگوڵی نەماندانا لەسەر پەیکەرەکەی و هەمیشە لە یادمانە بێت و بەرز یادەکەی ڕاگرین و بەدەستخۆشیەوە ئەمڕۆ بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هەڵەبجە کە ئەمە یەکەم کاری نییە و دوایین کاریشی نابێ خۆشبەختانەیە مەتوان بڵێم لە ماوەی ساڵی ڕابردووە کەوا بەرەو کۆتایی ساڵ ڕێی چەندین پێشانگای کردوێتەوە ئێمە ئامادە بووین دەستخۆشییان لێەکەین دەست و پەنجەی هونەرمەندانی پارێزگای هەڵەبجە و هەنێکیشیە لە دەروی پارێزگای هەڵەبجە ئومێدەوارین کە هەمیشە ئەم کارانە بەردەوام لە بەروی پارێزگای هەڵەبجە بە ڕۆشنبیری و بە کولتوری جوان ناسراوە هیوادارین کە سەرجەم چالاکیەکان بەردەوام بن.